ئابووری هەرەوەزیدا چییە؟ لە نووسینی تەوار عادل. ئەگەر پێناسی ئابووری بکرێت بریتە لە بەرهەمێنان، بەخشینەوە، گۆڕینەوە، بەکاربردنی شتومەک بەپێی ڕاژەڵبڕی جیاواز. ئابووری گرێدراوی ناوچەیەکی جوگرافیا کە لەسەر بنەمای چاند، مێژوو، پەروەردە، ڕێکخراوی کۆمەڵاتی، پێکاتی سیاسی سیستەمی یاسایی ناوچەکە بەڕێوە دەچێت. ئەگەر یەکێک لە لقەکانی ئابووری بەرهەمێنان و بەخشینەوە بێت، ژنیژوەک یەکەم دۆزەرەی کشتوکاڵ و کۆکەرەوەی بەرهەمی خۆراکی بەخشینەوەی بە چواردەوریدا دەکرێت وەک خاوەنی ڕاستەقینەی ئابووریدا بنرێت. هەروەها بەشی زۆری ئامرازەکانی مادی لە داهێنانی ژنە. ژن بەکاربەری شتومەک بووە و لەسەر بنەمای کڵان و کۆمەڵەکان گۆڕینەوەیان کردووە. ئەگەر لە ڕووی چەمکیشۆلەی بڕمانرێ، ئابووری لە زمانی یۆنانیدا ئیکۆنۆمی پێدەوترێت کە بە واتای یاسای ماڵ یان ڕێساکانی گوزەراندنی ماڵ دێت و ئەم ئەرکەش ڕاستەوخۆ لە ئەستۆی ژندایە. لە نمونەی بەرچاویشدا دایکێک 9 مانگ مناڵەکە لە سکی خۆیدا بەخێو دەکە و جەستەی خۆی بەرهەمدێنێ و دەیبەخشێ بە کۆرپا. لە کۆتاییشدا تا کاتێ لەسەر پێوەستان هەردەبەخشێتەوە. لە کۆکردنەوەی بەرهەمە خۆراکیەکانیشدا ئەوە دایکە کە خەمخۆری قۆناغی داهاتووی خێزانە و لە زۆر بواری دیکەشدا چەرخی ئابووری بەدەستی ژن دەسوڕێنرێ. ڕۆڵبینینی ژن لە ئابووریدا خاسێتەکە درکی پێدەکرێت. هەژمونگەرەی سەرمایەداری کە بە شەرپەنجەی کۆمەڵگە پێناسە دەکرێت ڕێگێکی ژیانی بریتە لە ئابووری. سیستەمی بازرگانی قازانجویستیش کە ڕابەرایەتی سەرمایەداری دەکا هەموو بنەماکانی خۆی لە کۆکردنەوەی ئابووری فینانسدا داڕشتووە. بۆ سەرخستنی سیستەمەکە ژنی لە ئابووری دوورخستەوە و ئابووری کردە کێشەی کۆمەڵگا. هێز و قازانجی بەکارهێنا بۆ ئەوی ژن بخاتە ژێر کۆنتڕۆڵی خۆیەوە. لە دوای ژن هەموو ئەو هێزانی بە ئابووری ڕاستەقینەوە سەرقاڵن وەک جوتیاران، شوانکاران، پیشەگەران و بازرگانە بچووکەکان لەلایەن ئامێر و دامەزراوی پاوانی سەرمایە و دەسەڵاتەوە هەنگاو بە هەنگاو لە ئابووری دوورخرانەوە و زەمینەی تاڵانکاری ئافرێنرا. بۆ نمونە جوتیارێک کە زەوی پێکاتەکەی بۆ بەرهەمێنانی کشتوکاڵی بەکاردەهێنێ لەسەر سیستەمی پاراستنی ژینگە کاری دەکرد. بەڵام ئەمڕۆ بازاڕی کاری قازانجویست جوتیارانیشی ناچار کردووە کە بۆ بەدەزێنانی بەرهەم و قازانجی زیاتر مادەی کیمایی خۆراکی بەهێز بەکاربهێنن تا زووتر بەرهەمەکانیان بخەنە بازاڕەوە. ئەم دۆخە بۆ شوانکارانیش ڕاستە کە بۆ بەرهەمێنانی بەرووبوومێکی ئاژەڵی زیاتر دەرمانی پزیشکی بەکاردێنن و ئاژەڵ و پەلەوەریان لە بەرهەمێنانی سروشتی خۆیان بەدەرخستووە. ئابووری کە شێوەیەکە لە چالاکی کۆمەڵاتی کۆمەلگا زەوتکردنی لە دەستی ژن و ڕادەستکردنی بە سوخۆر، بازرگان، پارە، سەرمایەدار و دەسەڵات دەوڵات کوشندەترین گورز بوو بەرژیانی ئابووری کەوت. ئەم ڕۆژبەتەشێکی دەسەڵات و فاکتەری سەرەکی ململانێ تەنگەشە، پێکدادان و شەڕ و سنوور نەناسەکان و بەهای کۆمەڵاتی لە ناوبردووە. ئابووری پێکاتەکانی کردوتە ئامانج. لە ڕێگەی قۆڕکردنی ئابووری ژنانیشەوە زۆرترین هێرش کراوەتە سەر ژن. پیشە پیرۆزەکی ژنی هەڵبەشاندۆتەوە بۆ یاریەکانی نرخ و سوود و بۆرسە گۆڕاوە کە کەرەستەکانی جوانکاری و ئەو بەرهەمە زیادانە بەرهەمدێنێک کە هیچ پەیوەندیەکیان بە پێداویستە سەرەکیەکانی مرۆڤ نییە. لە میانەی ئەمڕازەکانی هاتوچۆ ئامێرەکانی شەڕیشەوە ژینگەی بەدۆخێک گەیاندووە کە دەرفەتی ژیانی تێدا نەماوە. سەرباری هەوڵی بەکارهێنانی ئابووری وەک ئامرازێکی سەرمایەداری و چەکێکی چەوسانەوەی کۆمەڵگەکان لە ڕێگەی موچۆ قۆڕکردنی بازاڕەوە بۆ بازرگانەکان. بەڵام خاوەنە ڕاستەقینەکەی ئابووری ژن سیستەمی ئابووری کۆمیناڵیان ئابووری هەرەوەزی پێشنیار دەکات چونکە ئەم ئابووری لەسەر بنەمای پاراستنی ژینگە و خزمەتی کۆمەڵگە بەڕێوە دەچێت. هەموو جومگە و توێژەکانی کۆمەڵگەش ڕۆڵی تێدا دەگێڕن. بەرهەمێنان لەسەر بنەمای پێداویستی کۆمەڵگە دەکرێت، ژنتیاییدا خاوەن ئابووری سەربەخۆ دەبێ و شەڕی ئابووریان بەرامبەر ناکرێ و دادپەروەری کۆمەڵاتی موسۆگەر دەکرێت. بۆیە پێشخستنی ئابووری هەرەوەزی مەرجی سەرەکیە بۆ ڕزگاربوون لە قەیرانی سیستەمی ئابووری قازانجویست.